دوو کەس لەسەر کێشەی ناپاکی هاوسەرگیری کوژران. خزم کەسی خۆم ئافرەتەکەم دەوێتەوە چکەڕگانە زەوجی لێ کردیمە و منی بەجێهێشتێ و تەنانەت من خێزانی خۆم زۆر خۆشویستێ و نەمتوانین دەستبەرداری بم بۆ ئەوەی کوشتم. هەستام بە کوشتنی برایەکەی خۆم. دزێک ڕێگری لە ئۆتۆمبیلی بار هەڵگر دەکات و چەچیش بەکاردێنەیە. هاوکارم لەوە کەسانێکە لە دەرێن هیوادارم بەی شێوێک ڕێگری یان پارە وەرگرتن شتی وا لە نەکەن لەبەرەوەی هەردەگیری و ناتوانین لە یاسا دەرباز بیتن. دەستدرێژی سەکسی نێوان دوو کرێکاری بیانی کوشتنی یەکێکیانی لە دەکەوێتەوە. من پێم وت هاوڕەکەس خواز نیم هەوڵمدا ڕابکەمە دەرەوە بەڵام ئەو زۆر مەست بوو هەوڵیدا ئازارم بدا بە چەقۆ و بەقایش دەیوت دەتکوژم دەستەکانیم گرت و ئەو بەربووەوە. لەگەڵمان بن ئەم بابەتانە شرۆڤە دەکەین لە کوردستان بشچال لە پرۆگرامی تاوان و سزا. سلااو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و سزاتان پێڕادەگەێنم. تیبی پرۆگرامی ئەمجارەشمان پێک هاتووە لە دادوەر بەڕێز تارق حوسێن کەریم، دکتۆر ڕزگار پسپۆری دەرونی، هەروەها بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێر کاک هێمن نالەکەلی. لەم کەیسە دوو کەس دەکوژێ لەسەر خیانەتێک ناپاچی هاوسەرگیری. با سەیری ئەو فیلمە بکەین بێکەوە ئینجا گفتوگۆی لەسەر دەکەین. فەرموو. پەیوەندیان پێوە کرد لەلایەن خزم و کەسەکانی خۆمەوە تا برای من کەوەی کوژراوەکەیە دیار نماوە. ئیدی تەلەفۆن و تەلەفۆنکاری چەند هەواڵ و زانیاریەک هیچ شوێنێکی دیار نەبوو لە هیچ شوێنێک بە دیار دەکەوت. برای من لەگەڵ ئافرەتێک لە بنەماڵەیەکی تر بێکەوە ڕۆیشتون بەڵام شوێنیان دیار نەبوو کەس نەیەزانین لە شوێنە لەکوێ دەرنینە شوێنەکەیان دیار نەبوو. ئەوە بوو ئێمە چەند کەسێک لە کەسەکانی خۆمان ئامۆزا و مام و بابی خۆشم و ئەمنیش شەو کاتژمێر دەڕۆیشتین لێن دەرێکە هەردووکمان هینانەوە هەم کوژراوەکە و هەم کوژراوەکەی وانش تا بەرەبەیانی هەردووکمان هینانەوە چەند چەکدارێک و چەند سیارەیەک لەسەر ڕێگا ڕاوەستا بوون ئێمە خاڵی و ئافرەتین ئەو ئافرەتەمان بدەنەوە. ئەوە بێتر ئافرەتەکەی خۆیان بردەوە و ئێمەش برایەکەی خۆمان هەلەکە خۆمان دابوو وتیان ئەگەر ئەمە ئی خۆمان ئێستا دەیکوژین ئەگەر ئێوەش نەیکوژن ئەوە دەست لە کەستان ناپارێزین دژمنایەتی پەرەی دەسەنیت و دژمنایەتی دەست پێ دەکاتن و بەو شێوازە دەبی هەردوو بکوژرێن ئێستاکە. ئەوە بوو من وەکو برای گەورەیەکی کوژراوەکە هەستام بە کوشتنی برایەکەی خۆم. ساعت 2 چوومە دەوام ساعت 8 شەو گەڕامەوە خێزام لە مار نما بوو منداڵەکانی بەجێهێشت بوو منداڵەکەم چ بوونە ماری برایەکەم. دوای ئەمن هەستان بە گەڕانی مارە خزمەکان و تەلەفۆن بۆ مارە مامەکانم خێزانم هیچکە دیار نەبوو. سبەنە چوومە مەرکەز شورتی گوتم خێزانم دیار نە لە محکەمە کتابم بوو لە کردم بۆ ئەوەی کامێرەکانی سەرجادەکان لێ دەنەوە. دوایە بە دەرکەت وەگەر ئەو کوڕی کەتیە ئەو لە تا دیتمانەوە بنەماڵەکەمان دیتەوە کە وەگەر ئەو کوڕە کەوتووە. ئەمن داواکارێکم ئەوە بووە تەنها من ئافرەتەکەی خۆم دەوێتەوە. دەتە هیچ پەیوەندیم بە ئێوان شکایەتم لەسەر ئەو کوڕەش نەبووە. شکایەتم لەسەر ئەو کوڕی نەبوو تەنها گوتم خزم کەسی خۆم ئافرەتەکەم دەوێتەوە چکە غیانە زەوجی لێ کردیمە و منی بەجێهێشتێ و تەنانەت من خێزانی خۆم زۆر خۆشویستێ و نەمتوانین دەستبەرداری بم بۆ ئەوەیە کوشتم. کاگەر بەخێر بیت. چۆن زانیتە ئەمڕۆ داوە ڕووی داوە؟ دوای ئەوەی کەەوە هەفتەك ڕێک بەر لە ئێستا حالاتێکی کوشتن ڕوویدا کە لە سنووری بنکەی پۆلیسی کەس نەزان کە ژنەکە کوژرا لە برانمە لە بنکەی پۆلیسی کەس نەزان چوونە شوێنی مەبەست دەرکەوت کەەوە دوو کەس کوژراون
یەکەشیان ئافرەتێکە و ئەوەی تریەم پیاوێک دوای ئەوەی کار لێکۆڵینەوەمان کرد دەرکەوتکەوە ئەو پیاوە ئەو ئافرەتە پەیوەندیان هەیە لەگەڵ یەک دواتر دەرکەوت کە ئەو ئافرەتە لەگەڵ خیانە زەوجی کردووە لەگەڵ ئەو پیاوە ڕای کردووە کە هەردووشیان خاوەن خێزان و هەروها خاوەن خێزاندارن بەداخۆ یعنی لەو حاڵەتانە پەیوەندیە بە پۆلیس نەکردووە تاکو و پۆلیس بێتە نێوانیان یعنی ئەوە بەڕاستی هەڵەیەکە ئەنی کە تۆ حاڵەتێکی وا لە ڕوودە یاسا تۆ یاسا دەوت ببینێ زۆر باشترا پەنا بێنە بەر یاسا لە نێوان یاساوە ژیان و ژیانی ئەو کەسانەش تامین بکرێتن دواتر بە هەر شێوەیەک بی پەیوەندیان بە ئافرەتەکە کوڕەکەەوە کردووە هێناوێتیانەوە ناو هەرێمی کوردستان چکاوانە لە دەروی وڵات بوون لە وڵاتی ئێران بووینە ڕێک هەفتەك بەر لە ئێستا ئەو تاوانی دوو کوشتنە ئەنجام سپاس هەر بژیت سپاس جەنابی دادوەر دوو کەس کوژراوە لەم کەیسە ئەم زۆرە تاوانە سزەکانیان چین طبعا وەکو کەیسەکە ئەمە سزای مادەی 406 لەسەر تەطبیقە بێ کە قەتلی عەمدە سزاکەی دەگاتە لە سێدارەدان ینی پلانی بۆ دانراوە تەبانەوە هەفتەیەک کە کارەکان ئەنجامدا و دوای هەفتەیە گەڕاونەتەوە کەس و کارەکان بە ئیشەکەیان زانیوە ئەمە ئەبێتە 406 شکافتەیە بەسەر تاوانەکەیوان تێپەڕیوە ئەبێتە 406 سزاکەشی تا لە سێدارەدان دەڕوە بەس لە ئەسڵدا خۆی ئەگەر کەس و کارەکە تەدەخلیان نەکردایانە بۆیەتە هۆی کوشتن دەنەمە خۆی مادە 370 تطبیقە بوو کە مادەیەکە بە خیانەی زەوجی لە قانونی عقوبات ذکر کراوە کە سزاکەی تقریبان دەکاتە 3 ساڵ هەم ژنەکەش دەتوانن شکایەت بکە هەم پیاوەکەش دەتوانن بێگومان یانی بێگومان ژن و پیاوەکە دەیانتوانی سکاڵای سای تۆمار بکەن لەسەر خیانە زەوجی و ئەو کاتە ئەو مناڵانە ژێتی مناڵ بێگومان کەسیش نەدەکوژرا بەڵام بەهۆی تەدەخلی لایەنە کەس و کارەکانیانەوە ئیشەکە گەورەکرا و بەرەو ئاقارێکی دیکە ڕۆشتووە چێشە کۆمەڵاتیەکان بە سوڵحی عشاعری و لە دیوەخان و شتیوە حەل دەکرێت ئەمە تۆ لەگەڵی ئەو مەسەلانە ئەگەر ڕێی شخصی منت بێم پێم خۆش یاسا هەمیشە سەروەر بێ بەڵام تۆ کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی لە شەرق ئەوسەد دەژین ئەو شتانە تقریبان بڵێ زاڵە بەسەریا مەسائلی عورفی ئیجتیماعی و جۆرە شتانە بەڵام ئێمە یاسامان هەیە یاسای زۆر باش و جوانمان هەیە تەطبیقیش دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو شتانە تقریبان بڵێم کاڵ بووەتەوە خەڵک بە شێوەیەکی گشتی لە مەسائلی ئەو جۆرە کەیسانە پەنا ئەباتە بەردادگا و کێشەکانیش بە جوانی یەکلایی دەکرێتەوە کەم حاڵەت هەیە یعنی تەشەنە ئەکا کەیسەکە بە ئاقارێکی دیکە ئەڕوا ببێتەوەی کوشتنی خەڵکانێکی لێ بێتەوە ئەم زۆرە کەیسانە لای ئێوە زۆرن ئەو تۆمەتبارانە لەسەر کێشەی کۆمەڵایەتی تۆڵی کۆمەڵایەتی و ڕاست العار و ڕاوشتانە ئەو ناوانای پێ دەڵێن هەردوو لایەنی دێتن بۆ نێو چاکسازی هەم ئەوەی کە جەنابی دادوەر باسی کرد ئەگەر بە پێی مادەی 377 هەردوو لایەن چوبانە بەردا ڕێگای یاساییان گربابەر کە سزایەک 3 ساڵی تێناپەڕێنیتن بەسەریدا دەسە پێ ئەوە هەیە قەت لەگەڵ دانیشتووی بۆ شەڕەکەی بڵێ کاکەکەت ئەوات کرد بە لەوانەیە پێش ئەوەی بڵێم ئەوی تریشەیە کە کە تاوانەکەی ئەنجام دەکاتە ئالەتی کوشتن ئەویش بە سزایەکی قڕۆز دێتن بەڵام منیش هەر هاوڕام لەگەر جەنابی دادوەر کە هەمومان ڕێگای یاسا بگرینە بەر لە کەس ناکوژرێتن کەس بێداک و باب نابیتن ئەوانەی کە منداڵە 5 منداڵ بێداک و باب بووینە بەداخەوە ئەوە کێشەیەکی دوا ڕۆژی گەورەشی لۆ دروست دەبیێت یارمەتیان دەکەن ئێمان لە ڕێی هۆبەی توێژەران و دەڕێی هۆبەی توێژەرانەوە دراسەیان لەسەر دەکەین خۆی کاتی کە تاوانەکە ئەنجام دەداتن دێتە لایمە بۆ ماوەی چەند مانگە یان چەند ساڵێک پەشیمانبوونەوەی هەیە لە تاوانەکەی ئەوەش داد نادا کار لە کارترازایە بۆیە پێش ئەوەی کە تاوانەکە ئەنجام دەی ڕێگای یاسایی بگرێ بەر حتمما یاسا سەروەر بیتن گەر لێ پەشیمانیش بیەوە یاسایەکەیە دەربازە تۆش لەگەڵەوەی ڕێگای یاسایی بگرێت باکیت سەلەوانەیە مناڵانە یەتیم نەدەبوون زیاتر خەمی مناڵەکان کێسیشمان هەیە بە هەردوو جۆری ئەوەی کە پێش تاوانەکەی ئەنجام دراوە شکایەتی کردووە تا سزای بەسەرداسمە هەشە تاوانەکەی ئەنجامدا گەیشتە ئالەتی کوشتن ئەمان شێوە سزای بەسەرداس پێنرا و هاتە لای جەنابی دکتۆر چی بکەین ئەم جۆرە کەیسانە کەم ببێتەوە
بە حقیقت مۆزوعی کە لێرەدا ئەو زۆرە کەیسە کۆمەڵایەتیانە بەڵە بێگومان لە یۆنانی کۆندا سوقرات باز لەوە دەکا کە نەزانین یەکێک لە سەرەکیترین هۆیەکانی ڕوودانی تاوانە. تۆ بەخیانی دێدادنیان بە بێوەفاییدا پێشەوەی کەەوە بڵێم بە ئێمە دەگەینەوە بێگومان دەگەینەوە نەزانینە کە ئێستا لە کۆمەلگای ئێمەدا بەداخەوە بەسەرتەوای کۆمەلگادا سێبەری خۆی خستووە ئەمەیە کە دەسەڵاتێکی لە ڕادە بەدەر دراوە بە هێزی کۆمەلگا و تاک وردە وردە بێڕەنگ بووە هەروەکو لەم کەیسەیدا باسکرا ئەو برادرەی کە تاوانەکەی کردووە وەختێک کە هەردووکیان گوێ لە ڕادەگرین باز لەوە دەکەن کە لەبەر ئابروو شەرەف و ناموس و حیسیەت و ئەم جۆرە وشانە بەکاردێنن دیارە لە ترسی ئەو بڕیارەی کە کۆمەلگا بەرامبەر بەوی دەدات ئەو تاوانەی کردووە ئەگەر وا بێگەڕێمە سەرنج بدەینە ئەو بابەتە دەبینین ئەو کەسانش بۆ خۆیان هەروەها ئەوانش ئەوانش کەسانێکن کە گوناه دەرحەقیان کراوە یعنی کۆمەلگا بۆتە هێزێکی زۆر سەرەکی یەکجار زۆر سەرەکی کە خەریکە تاکەکانی خۆی قوت دەدا خەریکە بڕیارت بۆ دەدا خەریکە بڕیار و ئیرادەی تۆ لە تۆ دەستێنێتەوە بڕیار و ئیرادت بۆ دەدا کە تۆ دەبێت ئەو تاوانە بکەیت یعنی بەسرتدا دەسەپێنێت کە تۆ دەبێت ئەو تاوانە بکەیت بۆیە من بە شێوازێکی دیکە بە شێوازی یاسایی نایبینم بە شێوازێکی دیکە شتەکە دەبینم من دەڵێم حت تەنانەت ئەو کەسانێک ئێستا لە سزنجدان لە بەندیخانەکاندان لەو حاڵەتەیدا ئەو دوو برادرە ئەو دوو برادرش گوناهێکی ئەوەندە گەورەیان نییە کە تاوانی کوشتنیان کردوە دروستە سزایەکەی بە پێی مادە دەبێت ئاوا بێ بۆ ئابچێ بەڵام تاوانی سەرەکی تاوانی کۆمەلگایە دووبارە تاوانی سەرەکی بە پێوەی سوقرات باسی دەکات نەزانینێکە کە ئێمە هەمومان ئەو بڕیارەمان داوە بەدەست کۆمەلگا کە کۆمەلگاوەمان هانی داون کە بێگومان بۆ خۆیان باز لەوە دەکەن ئەی خیانەت بە نەخۆشی دەروینی دادەندرێ ئێمە پێ دەڵین بێوەفایی لە ژیانی هاوژینیدا ینی کاتێک کە دەڵین خیانەت بۆ کاتێک دەکوترێکە بە تایبەتی لە ئاینیشدا کە من زۆرتیدا شارەزانیم شتێکی ئاوا ئاسان نییە کە ئێمە زوو بتوانین بۆی بسەپێنین کەەوە خیانەتە ناتوانین زوو بەرەو ئەو بڕیارە بڕۆین پێم وایە جەنابی حاکمیش بۆ مۆزوع دەتوانێت قسەی لەسەر بکە مۆزوعی کە ئێستا لێرە ڕوویداوە هەڵاتنی ئافرەتێکە لەگەڵ پیاوێک ئایا ئەوە لە نێو خیانەتدا دەگونجێ یان نا ئەمە قسەیەکە کە ئەمڕۆ لە دنیادا هاتوۆتە ئاراوە کە دەبێ کەسانێک کە پسپۆریان هەیە لەو بوارەدا بێن تەشخیص بکەن کە ئایا خیانەت ڕوویداوە یا خیانەت ڕووی نەداوە هەر ئاو بە ئاسانی ناتوانین ئێمە بڕیار بدەین بە خیانەت چونگی ئێمە ئەگەر بۆ هەر یەک لەوانە ئێمە بێنین پیان بڵێن خیانەت بە هەر یەکێک لەو حرەکەتانە خیانەت دنێ و کووردا یەکدانا وەڵامی هەیە کوشتن بۆیە ئێمە ئەگەر نێوی خیانەتیشی لێ بنین بۆی هەیە هەڵە ببین لێردام دەم هەیە ئاماژە بە بابەتێکی دیکە لە باسی خیانەتدا بکەم کۆمەلگای ئێمە بەداخێکی زۆر گرانەوە گەیشتۆتەوە قەناعەتێک کە ئافرەتی کردوتە مڵکی پیاو ئەمە یەکێک لە گرفتە سەرەکیەکانی کۆمەلگای ئێمەیە کاتێک کە بوو بە مڵکی تۆ ئەگەر وایە تۆ دەتوانی بڕیاری بەرامبەر بەوی بدەیت بۆ هەموو شتێکی هەتا بمێنێتەوە یا نەمێنێتەوە ئەمە بۆ خۆی ڕێخۆشکەرە بۆ ئەو تاوانانە بەڵام ئەگەر ئێمە بۆ هەر کەس بەبێر جیاوازی ڕەگەزی ئێمە ڕێزمان لێنا ئێمە ناتوانین بڕیار بدەین بەرامبەر بە ژیانی کەسێک جەنابی دادوەر ئافرەت مڵکی پیاوە لە قانونیان لە محکەمە لە ڕۆی یاساییەوە کەس مڵکی کەس نییە ژن و پیاو ئەگەر هاوسەری یەکن بێگومان بە پێی گرێبەستی هاوسەرگیری ئەگەر کێشە و گرفت لە ژیانی هاوسەریان دروست بوو چەندین ڕێگا هەیە بۆ جیابوونەوە ڕێگای یاسایی هەیە بە پێی یاسایباری کەسی دەتوان ڕێگای دادگا بگرنە بەر کێشەکانی خۆیان لە دادگا بسەلمێنن دادگا بڕیاری جیابوونەوەیان بۆ دەدات و دوای ئەوەی کە جیابوونەوە ئازاد دەبن چۆن بڕیار لە ژیانی هاوسەریاندەن بەڵام ئەگەر ژن و مێرد هێشتا ژیانی هاوسەریان بەردەوام بێ و لە بابەتی بە ئەو پەیوەندی سۆزداریانە لەگەڵ کەسانی دیکە دروست بکەن ئەمە لە ڕووی یاسایی شەوە ڕێگە پێدراو نییە نەک لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێم وابێ نەک لە وڵاتانی ئەم لە وڵاتی ئێمە لە وڵاتانی دیکەش بە هەمان شێوە هە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراو نییە ژن و پیا و ژن و مێرد کە ژیانی هاوسەریان بەردەوام بوو پێویستە ملزەم بن بەو عەقدەی کە لە نێوانیان هەیە ڕێزی لێ بگرن ئەگەر یەکتریشان خۆش نەوێ مادەم ژیانی هاوسەریان بەردەوامە لە پێناو ئەوەی کە مەسئولیەتی قانونی نەیەتە سەریان
پێویستە ینی ڕێز لەو هاوسەرگیریە بگرن بەڵام ئەگەر تۆ ویستت جودا بیەوە دوای ئەوەی ڕێگەی یاسایت گرتە بەر پاش جیاببوونەوە ئازادی تۆ ئازادەبی بۆیم بەسم پرسیارەکەی جەنابتە کەس مڵکی کەس نییە لە یاسا تەگەی بەتایبەت لە ژیانی هاوسەرگیریە هەرویستم بەڵێ بۆ خەڵک ڕوون بێتەوە کە کەس لە کۆمەلگادا هەیە ئەوکەی ئەوە لە یاسادا بێگومان نییە کۆمەلگا بەداخەوە ئەوەی سازکردەوە هێزی کۆمەلگا بەڵێ ئەو مڵکی ئەوەیە و داوێتی بەو یعنی ئەوە داخێکە کە کۆمەلگا بە نێو چاوانی تاکیۆمەلگا ڕێگای داوە کە ئەوە ئەبێ بکوژرێگە بێگومان لە یاسادا وەکو جنابی حاکم باسییان کرد بە هیچ شێوازێکەوە وەکو غەیرەست تاوان ناناسرێت کە تۆ بچی کەسێک کوژی لە یاسادا ئەمە بە تاوان دادەندرێت سزایکی تایبەت بەخۆشی هەڵبەتە کەمیش بۆتەوە نیە کاکە من ئەفۆن کۆمەلگا چێە دکتۆر هەموو ئەو چینانێک کە لە کۆمەلگا لە دەسەڵاتدارن یان کار بەدەستن بڕیار بەدەستن چێ ئەو بڕیارانە دەردەکات لە کۆمەلگا چێ وای کردی ئەمە ببینە قوربانی دەستی کۆمەلگا ئەگەر بمهێ وەڵامێکی ڕوون بۆ مۆزۆ بدەمەوە ئێمە کۆمەلگا پێک دێ لە تاک ئەو تاکانە هێزێکیان ساز کردووە وایە لە پەنای یەکترەوە ئەو هێزا بۆ خۆی جیا بووتەوە یعنی بە پێی زانست بۆ خۆی جیا بووتەوە ئەو جا بۆ خۆی خەریکە بڕیار دەدا بۆ نمونە عشیرەتێک چاودێ دەبکەی ئەو عشیرەتی ئەو برادرەی کە ئەو تاوانەی کردووە ئەو عشیرەتە بەگشتی بە شێوەیەکی تەواو نەدیار دێ بڕیار دەدا بێ ئەوەی کە ئەو کەسانە بچن دابنیشن لەگەڵ تەواوی عشیرەتەکەیان بزان ئایا ئەمە شیاوە یا شیاو نییە ڕاستەوە خۆ دەچێت بۆ خۆی بڕیار دەدا بۆ دەچێت بڕیار دەدا چونگینە هەزریوی بیریوی لەگەڵ ئەو هەزر و بیرەی کە لە کۆمەلگادا بەسەریدا سەپاندراوە یەکە ئەگەر وایە ئەو هێزە لە پشتەوە دانیشتووە بڕیار بۆ ئێمە دەدا کە دەبێت چ بکەین لە ژیانی خۆماندا و ئیرادەی ئێمە بە تەواوی لەژێر چەپۆکی خۆی دادەنێت کەسانێک کە بەتوانابن لە ڕووی زانستەوە لە ڕووی تێگەیشتنەوە جیابوونەوە بڕیار نادا دەڵێن من مافم نییە بیکوژم چ دەکات بەرەنگاری ئەو هێزەی کۆمەلگا دەبێتەوە دەڵە کۆمەلگا چی پێخۆشە تاوان بۆ من دابنێ ئەوجا کۆمەلگا چ دەکات کۆمەلگا بە قەولی جەنابەت دەفەرمی ئەو کۆمەڵی ئەو تاکانە و هێزەکەیان ناچێت بۆ سەرخۆشیەکەی ناچێت بۆ مناسبەکانی ناچێت لەگەڵیدا هاودڵیە یعنی قەراری بەرامبەر دەدا و وردە وردە وای لێ دەکات لە بینی ببە ئێستا لەبارەی ئەو تاوانانەدا خەڵکانێکن لە کۆمەلگایەمەدا زۆریش بە شانازەوە چاویان لێ دەکەن وەکو قارەمانێک ئێستا ئێمە وەکو تاوان چاوی لێ دەکەین جنابی دادوەر باسی دەکات جنابتان بازدەوەی دەکەن کە لە بەندی خانەکاندا پەشیمان بوونەوە ساز بووە بەرامبەر بۆ واتە لەوێ هەست بە قارەمانی دەکەن کاکە من لەناو سزن هەیە ئێستاش ینی کە زۆرە تاوانێکی وای کردبیتن لێ پەشیمان نییە چی ئەوەی مەبەستم ئەو پرسیارە بکە لە دکتۆر بکەم چێن ئەوانە لە کۆمەلگاوا لەو خەڵکە دەکەن کە ئێمە ببینە هەموو تاکێکی کۆمەلگایەوە هەشە لای ئێمە ینی پەشیمان بوونەوەی دیارە ینی لە 100 پەشیمان بیتەوە لە ئەنجامدانی تاوانەکەی ئەوەش ئایا لە ڕاست و دروستیەکەی پاشان لێ ڕوون بیتەوە کە ئەوەی سەرەتا پێیان گوتیە دواتر شێوازەکی تر بووە تازەش لە کار دەرچوە و لە دەستی دەرچوە و تاوانەکەی ئەنجامدایە داد ناداتم بۆ هیوادارم لە هەموو شتێک باشتر هەموو تاوانبارێک پەشیمان بێتەوە زۆر زۆر سپاسان دەکەم بەڵێ دکتۆر جا حەزم دەکرد شتێکی تریش بزانم باری دەرونی ئەو دوو کەسە کە دێنە دەرێ لە سزن باری دەرونی ئەو منداڵانەش کە گەورە دەبن حەزەکەم بیزانم لەباری دەرونی ئەو دوو کەسە کە وەکو جەنابی حاکم فەرمویان بۆی هەیە تاوانەکە تا سزایەکەی بڕوە تا لە سێدارەدان بۆیە جاری دیار نییە بەرەبنیان دیار نییە بۆیە ناتوانین زۆر لەسەری بدوێن هەرچەند کۆمەلگا وەکو باسم کرد زۆربەی کۆمەلگای ئەو ڕۆی کۆمەلگای کوردی خۆمانەوانەی کە زۆر بە لایەنێکی سنەتیەوە چاو لە قەزیەکە دەکەن بۆی هەیە کە پاڵپشتیشان لێ بکەن کۆنسرواتیڤ بە تەقلیدی بە ترێدیشناڵ کە چاوی لێ بکەن بۆی هەیە کە پوانیشیان بدەنێت چونگینە لایکیان دەکەن دەڵێن ئەتۆ کارێکی باشت کردوە بەداخێکی زۆر گرانەوە بۆی هەیە لە کەناری ئەوەیدا ئەوڕۆ کە کۆمەلگای کوردەواری بەرەو پێشکەوتن دەڕوا وردە وردە تاکیش خەریکە ڕنگدانەوەی ببێ ئەوانە نا ئەوانە کەمتر بووە ئەو کەیسانە ئێستا تۆزێ باشترە لە جاران بێگومان بەرەو باشتربوونیش دەچێت بەرەو باشتربوونیش دەچێت هەتا لە مێژوودا ئێمە کە بگەڕێنەوە بۆ مێژوو مرۆڤ زۆری هەنگاو ناوە بۆی کە هێزی کۆمەلگا
کەم هێز کاتەوە چی بکەین کەم هێزیان پێکان ئەوەی کە یاسا سەروەر بێت بەڵێ ئەوەی کە جنابی دادوەر باسی فەرموو لە بواری یاسادا ئەگە یاسا ڕۆژێک بێت و سەروەر ببێ بە تەواوی سەروەر ببێ هێزی کۆمەڵگای ناتوانێت ئەوەندە سەرکشانە بتوانێت ئیرادەی ئینسانەکان ئێرادەی مرۆڤەکان بخاتە ژێر چەپۆکی خۆی ئیتر ئەو دەسەڵاتی نامێنێ لە مێژوودا ئەگە دەگەڕێینەوە بۆ هەموو ڕابی 3800 ساڵ 3700 ساڵ لەمەوبەر لەسەر ئەوە کاریان کرد یاسایان دانان دوای وی کەمە دەگەڕێینەوە دێنەوە بۆ سەردەم لە ڕێفۆرمەکەی شێخ ئەحمەدی بارزان بەنەوەیەک کەمکردنەوەی هێزی کۆمەلگا بوو بەرامبەر بە تاکەکان بەرامبەر بە ژیانی تاکە کەسەکان بۆی کە هات هندێک لە بواری کۆمەڵایەتیدا چاکسازی کرد ئەم چاکسازیانە ئەم ڕۆژ جگای خۆیەتی کە لە کۆمەلگادا بکرێت دووبارە ڕێفۆرم بکرێتەوە ئەو خەڵکە باوەڕی پێبێنێ بە تایبەتی و کەسانی کە سەرمایە هێزی پۆلیس خێراتر بێ لە پەنای هێزی پۆلیسدا ئەو کەسانی کە سەرمایی نەتەوەی ئێمە کەسانێکمان ئێمەهن بەڵام با ڕێفۆرم دەنەوە دکتۆر ئێستا هێزێکی تر هەیە هێزی سوسیال میدیایە مەسەن زۆر کەیسی لە کوردستان زۆر کەیسی پۆلیسی زۆر گەورە لە ناو سوسیال میدیا حل دەگرن هەمووی دانیشتۆ دەبێتە لێکۆڵەر و حاکم و ئەو هێزش پەیدا بوو بەڵای ئەو هێزەژێکێک لەو هێزانەیە بەداخێکی زۆر گرانەوە ئەگەر نەزانین چۆن تەعامل لەگەڵ بکەین ئەویش بۆ خۆی تاوانانمان بۆ ساز دەکات ینی بۆی هەیە لە بەرنامەکانی دیکەی تاواندا بگەینەوە دەستەکان خۆش بێدەچینە سەر کەیسی دووەم وەکووتم کەیسی دزینە ڕێگری با و ڕپۆرتە ببینین اینجا گفتوگوێ لەسەر دەکەین فەرموو خەڵکی شەمام بکەم قەزەکەی من لەسەر لە جادە دەڕۆیشتم تڕێلێ بیداتی ڕەماشرم لێدا لە سفولایت بوو ئەمیش بخم ڕەبۆمەوە سەم ینی باش نەبوو کاتی بە خاخکەشم پێ نما بوو جادەکەی ئەو چەبلباسیش کە دەکاتە بینی زادەی مەخمور و جادە کەرکووک خۆش نییە زادەکە زۆر تەسکە ئەوشکە ڕەماشیلو لێدام ینی تاو لە زادەی لاکەتم ئەمش ڕام کرد داوای سەنەویەکەم لێکردوتم لە بۆ مەعتەل بوونی زدانەکەی دامێ پارەی تێدا بوو 155,000 پارەی تێدا بوو ئەوێشتەکەش بوو پاشان پێشوەی سواری سارێ بوومەوە سارەکەم ناوەی جادێ ڕاگرت بوو کە ئەوم ڕاگرت پێشوەی ساری سارێ بوومەوە ترێشت کە لە هێشتا سواری سارەکەی نەبوو دەستی سەوە ڕیندانە سارەکەم لە جادەی بوو تاوی سەعازی کردم وەڵاویش چوومە کنەویژەویش مناقەشەمان بوو پاشان گوتم هەویەکانتم دێ وەڵا زدانەکەی دامێ بەس هەویەکانی تێدا بوو هیچکە تێدا نەبوو پاشان ڕۆیشتم نێزیک چوومەوە جادەی مەغووری نێزیک پیرداودی لە لای پیرداود تڕێلەک ڕێی نەدەکردم ناسان مەوزە دیتە بووی یان لە گەروان بوو خەبەریان دابێ ڕێی نەدەکردم لە زادە پێشکەمەوە هەتا لە لای گردی پیرداودی لە نێزیک پیرداودی ڕێی نەدامێ پاشان کە بارنەوەچی بە پێشکەتمەوە ڕام گرت بە کلاشکۆفۆ چوومە خوارێ مناقەشە بوو نەهاتە خوارێ زۆر مەحولدا نهاتە خوارێ کە نهاتە خوارێ سیارە کات ڕایگرت و 3 نەفەر هاتە خوارێ 3 نەفەر هاتە خوارێ منیش بە ئیوان تێگەشتم گوتم لەوانەیە لەگەر ئەو ستاختەنە لەبی وەڵامیش کە 3 نەفەر ڕام شا کلاشکۆفەکەی لۆم هاتن 3-4 تەقەم کرد تەقەم عوام کرد بە تڕێلەکەی کات پاشان کشانەوە سواری سیارەی بووم ڕۆیشتم هیچم لێ وەرنەگرت بەس لەوی جارێک لە دایرەی مرور جیلایمە سیارەکەم لەکەم براکەم جیلەستە بێ ئیجازەی کە سیارەکەم بەردا سەنەویەکەم هیناوە جیرامە من 1 ڕۆژ پێشتکەش 13 ڕۆژ کە جیلایمە
لەسەر لەگەر دوو برادری بووم دوو برادرم کە لە زادێک توولەکیان هینا سارم پێ بۆ ئەنج لەگەرم بووم کە ڕام کرد چونتولەکان هینا و سوار سارەما کە ڕۆیشتین دیار توولەکە شکایەتیان کرد و ساعیبەکەی لەسەوەی بوو پاشەوەی کە قەزیم کرد ترسام لەوەی کە شکایەتم لێ بکرێتن دەهاتمەوە مارە و دەگەڕامەوە زارۆ بنەدەچوومەوە مارێ پاشان کە زانیم ئەمری قەزیم هەیە بەخۆم چم خۆم تەسمیر کرد داواکارم لەوە کەسانێک کە لە دەرێن هیوادارم بەی شێوەیە ڕێگری یان پارە وەرگرتن شتی وا لە نەکرد لەبەرەوەی هەر دەگیری و ناتوانین لە یاسا دەرواز بیکەن لێکۆڵەری ئەو کەیسەمان لەگەڵا ڕائید ڕابەر ڕەقیب بەخێر بێیت ئەم ڕێگرە چۆن گیرە دوای ئەوەی لە سنووری بنکەکەمان دیدنێکی هەمان هەبوو کە هاوڵاتیەک ڕێگیری لێکراوە ئامادە بوو لەم کەمان داوای سکاڵە یاسایی لەسەوەی کەوا کەسێک بە ئۆتۆمبیلێکی زۆری نیسان ناڤارە ڕێگری کردو و داوای زدانی پارە مۆبایل لێکردووە لە دەرەوەی شار و شارەدەیەکە چۆ ڕێگای بەرەو ڕێگای هەولێر دەڕواتن سەر یەک سکاڵە هەبوو لە بنکەمان یەک سکاڵ هەبوو کە سەرەتا ئاماژەمان پێکرد دوای ئەوەی وتەی وەرجیرا و ڕوانەی بەڕێز بەردەم دادوەری لێکۆڵنەوەی هەولێر کرا براریدا بەدەستگیرکردنی تۆمەتبار دوای زانی ناویسیانی ئەماش نەمازانێ و کاتیکا و ناوبراو چییە لە ڕێگەی دادخوازەوەکەوە بەرچاوڕنی مامدا تێبزان ناوبراو چێ و چۆنی دەناستەوە دواتر ئاگادارکردنەوەی لەلایەن برایانمان لە ئاسایشی هەولێر کەوا تۆمەتبار دەستگیر کراوە بۆی بچین ئیستیلایم بکەین زیاتر ڕێگری دەکرد لە ڕێگاکانی دەرەوەی شار بەڵێ کامە ڕێگا هەندێک خەڵک من وەکو ئەفسەری بنکەی پۆلیسی شەمامک سنووری بنکەمان لە دەرەوەی پارێزگای هەولێرە بە چەند کیلۆمەترێک ئەو ڕێگایە بە خەتی خارجی حیسابە دواتر ئێستا ئاگدارەکەنەوە کەوا کەسەکەشمان بۆ هاتووە کەنەوە ناوبراو لە نووسنگەی نهێشتنی تاوانی ڕاستی سکاڵەتری لە دژی تۆمار کراوە لە سەنەفسی بابەت بەڵام نوکری دەکات لە تاوانەکانی تەنها لە ساوەیە کە ناوبراو ڕەماش لۆ لێ دراوە و بۆیە بە خەرچی وتووە بەشەو بۆیان بە ڕۆژ بووە بەشەو بووە بەشەو بووە شەویشی هەبووە ئۆکەی چەکی بەکارێناوە چەکی بەکارهێناوە و چوار فشەش بەسەر ئەو هاوڵاتی داهاوێشتەوەکەوا لە سنووری بنکەمە سکاڵای تۆمار کردووە چوار فشەش لە کەلەی ئۆتۆمبیلەکەی داوە بەڵێ مۆڵەتی هەبووی چەک مۆڵەتی چاگرتنی چەشی نییە مۆڵەتی یاگرتنی چەک نادرێت پاشەوەی ئەوە جیرە کەیسکە ڕوویداوە لەو کەیسکە لەو ڕێگایانە نەخێر دەستەکان خۆش بێ زۆر هەستا خۆش فەرمو جەنابی دادوەر سزای ڕێگری لە ئەساکانی سزادانی عراقی چییە؟ طبعا ئەمە لە یاسای سزادانی عراقی دەچێتە ژێر ئەحکامی مادە 440 یاسای سزادانی عراق ژمارە 111 بۆ لە ساڵی 69 سزاکەی دەگاتە زیندانی هەتای ئەمە ڕێگریە لە هۆکارەکانی گواستنەوە لە دەرەوەی شارەکان 440 هەر دزیە بە شێوازی ڕێگریکردن لە ئامرازەکانی گواستنەوە هۆکاری گواستنەوە سیارە بێ شاحینە بێ لۆری بێ قەتار بێ ئەمانە هەمووی هۆکاری گواستنەوەی بەڕیە زەمینیە دەچێتە ژێر ئەحکامی ئەو مادەیە مادەی دیکە هەیە سەبارەت بە دزی زۆر 444 مۆزوعێکی دیکەیە بەس بۆ ئەمە ئەو مادەیان گونجاوترینە کە ئەم تۆمەتبارە ئەنجامی داوە چی بەکارهێناوە بەڵێ هەر لەو مادەیە ئاماژە بۆ دەکات لە ڕێگەی بەکارهێنانی چەکەوە شەویش بێ لە نێوان ڕۆژ ئاوا بوون هەتاوەکو ڕۆژ هەڵاتن ئەو تاوانە ئەنجام بدرێ ئەگە کوشتنیشی تیا بە مەسەنێکێک لە سایقەکان بکوژراوە مەسەڵێ ئەگەر کوشتنی تیا بواە ڕێڕەوەکە ینی لێکۆڵینەوەکان دەگۆڕدرێ ینی مادەکەش دەگۆڕدرێ لەوانەیە ببێتە 406 چونکە لە یەک لە بەندەکانی فەقراتەکانی مادە 406 ئاماژە بەوە دەکا ئەگەر کەسێک بۆ گەیشت بۆ ئەنجامدانی تاوانێکی دیکە کەسێ بکوژێ بۆ منە بۆ ئەنجامدانی دزیەک لە کاتی ئەنجامدانی دزیەکە کەسێک بکوژێ بە هۆکارێک بێت بە چەک بێ بە ئامرازی دیکە بێ ئەوە دەبێتە 406 دەبێتە قەتلی عەمد چەکی پێبووانی نیەتی ئەوەشی هەبوو مەرج نییە لەوانەیە چەکەکەی بۆ ترساندن بۆ شاردن بۆ فشار بەکارهێنا بێ مەرج نییە و چەکەڵگرتنێک بۆ کوشتنی کەسەکە بێ بەس بەگشتی ئەوە کەسی نەکوشتوی ئێستا لەم کەیسە
مادە 440ەکە سزاکەی زیندانی هەتاییەوە زیندانی کاتیشە بەڵام ئەگەر سێچار کەیسیش بێ مەسە 3000 وای کردبێ هەمووی بێکەوە حساب دەکرێت بێگومان هەریەکە و بەجوودا و هەریەکە سزای خۆی هەیە و بەڵێ یعنی سزایەکی باش وەردەگرێت سزایەکی باش دەکاتە زیندانی هەتایی بۆ 20 ساڵ پێویستە خەڵک سکاڵە بکەوە زۆر میمە بێگومان سکاڵان نەکردبێسە و کابرا بۆ خۆی زیاتر ئێستا خۆشببختانە خەڵک ئۆشاری یاسای زۆر باشە لە هەموو تاوانێک سزا ئەکەن برانی پۆلیس و ئاسایش و ئەوانە زۆر بەباشی بەدەم خەڵکەوەن ئێستا زۆر باشە لە ڕۆستەکان خۆش زەناویدا کاک هەیە من دەمەوێت سەرژمێریی دیاریکراوم لەسەر زۆرەکانی تاوان لای ئێوە زۆر تاوانەکان سەرژمێریتان هەیە مەسەن لە سەتا ئەوەندەی مەسەرەن مخدراتە لە سەتاوەندەی دزینە لە سەتاوەندەی کوشتنە ئەوانەتان هەیە ئەگە تۆزێک بۆم باسکەی بە کورتی خۆی تاوانەکان زۆرن هەموو زۆرە تاوانێک دێتە لای ئێمە بە سەتا یعنی زۆر دەتوانم بە ئەوە تقریبیان پێت بڵێم بەڵام بە دقیقی تۆزێک لە ڕووی ئەمنیەوە ئێمە نزیکی خۆی تاوانی دزی بابینە سەر ئەو تاوانی زۆری تاوانی دزی تاوانی دزی ینی بە پێی زروف و کات جاروێ زۆرە جاروەیە کەمە ئەوەش دەگەڕێتەوە بۆ بێکاری و ئاستی ڕۆشنبیری و خوێندەواری و ئەوانە کە کەسێک ئێستا کە ئەو کەسەیە تاکیدم ئاستی خوێندەواری لەوانەیە لە سەرەتاییش لە 1 و 2 3 سەرەتایی بی نە کەسێکی ڕۆشنبیر و خوێندەوار ناچی بە کلانچکۆفێک ڕێگری لە ئەوەی بکە ئەوەش دکتۆری زانکۆ بوو هەم مەسەن بەڵێ هەیە بەدەگمان هەیە توێژینەوەکمان کرد لەسەر 2010 لەسەر ئەوانەی کە تاوانی دزیان ئەنجام داوە بۆمان بە دەرکەوت لە 175 ئاستی خوێندەواریان زۆر نزمە و باری داراییشیان زۆر خراپە 145 تەنها 145 خێزاندارن و کرێچینە و ساحب منداڵیشن ئەوانەی ئەو تاوانە ئەنجام دەدەن تقریبا 155 بێکارە یعنی ئیشی نییە ئێوە لە چاکسازی چیان بۆ دەکەن ئەسەوە کابراهاتۆ خوێنداری نییە و گرنگترین ئامانجیمە ئەوەیە کە ئەو کەسێک بە تاوانی دزی دێتە لای ئێمە ئەگەر ئۆکمەکەی زۆریش بتن ئامانجیمەوەیە جارێکی تر نەگەڕێتەوە بۆ ناو زیندانەکان و چاکساز بیتن چاکسازکردنی ئەو سزادراوانەی کە بەو تاوانەی دێتە لای ئێمە حتمما دەیەخینە ژێر بەرنامە و ئەو چەمکە ئەساسیانەی کە لە نێو چاکسازی لەسەر سزادراوان پەیڕەو دەکرێتن وەکو کە ئەمە ڕاهێنان و پیشەییمان هەیە بۆ ئەو کەسانەی کەوا دەیانەوێت ببنە خاوەن پیشەیەک ئەوەی کە باسم کرد لە بێکاری کە دەچی ڕوو لە دزی دەکاتن کە دێتە لای ئێمە دەبتە خاوەن پیشەیەکی خۆی مێهنەک فێر دەبیتن کە بێتە دەرێ نستەوە سەر هەمان زۆریان سوودیان لێ وەرگرتووە بتە خاوەن بەڵێ هەیە نمونەمان هەیە کە کەسێک بە دزی سزادراوە لای ئێمە یەک لە خولەکان بەشداری کردێ خولی سەرتاشین ئێستا دوکانێکی سەرتاشخانەی داناوە بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی پێ بکاتن و کەمیەک لە کارمەندەکانی خۆشمان لە هەزار دەچن سەر لەکەن و هەم وەکو تەژیعکردنت ڕۆژ لێرە باز دەکەم دەستەکان خۆشە هەدەف و بەرنامەی مەوەیەت کە ئەو کەسی بە تاوانی دزی دەگەڕێتەوە تەنها جارێکی دی نەگەڕێتەوە سەر ئەو تاوان دێمە وڵات دوای دکتۆر ئەم زۆرە مرۆڤانەیە ئەوە ڕێگری دەکەن باری دەرونیان چۆنە؟ بە دوای سیاری خەڵکی تو کلاشکۆف دەربێنی وشتووە باوەڕناک هەموو کەسێک پێ بکرێ بێگومان وایە کەسانێک کە لە ڕووی دەرونیەوە جێگر بن ئارام بن بێگومان زۆر بە کەمتر وا هەیە ینی زۆر بە دەگمەن وا هەیە کە تووشی تاوانێک ببین تاوانێکی نەخوازراوە ئەو کەسە بێگومان تووشی شڵێژاوی یا دەروون ئالۆزی هەیە حتا پێناسەشی هەیە لە نێو زانستی دەروناسیدا پێی دەکوترێت شڵێژاوی یا شێوایی و ئالۆزی سلوکی یا ڕەفتاری و کردداری کە ئەمە لە مناڵیەوە دەتوانێت سەر هەڵ بدا لە دەورانی نەوجوانی و مێر مناڵیەوە گەشە بستێنێ و دوای وێژ دووبارە بەرەو قۆناغی گەورە ساڵیشدا بیکێشێنێت ویش لەسەرکراوە بێگومانەرە وڵا لە نێو خوێندنەوەکانی ئێمەدا هەیە و زۆریش بەڕوونی و ئاشکایی لەبارەدا بەحس کراوە جا
ئەم بابەتە ئەگەر قورستر ببێت یعنی بگاتە جێگایە کە ئەو کەسە زۆر بە بێمنەتی دابنیشێ حتمما جنابی کاکێ من ئەوانیان بینیوە تاوانی کردووە دزی کردووە کەسیشی کوشتووە زۆر بە بێمنەتی و پەشیمانیش نابێت ئەوەی کە پەشیمان نابێتەوە ئێمە پێیان دەڵێن سایکۆپات یا دژەبەری کۆمەڵایەتی بەڵام ئەمانە لەو حاڵەتەدا دروست هەز بە گوناهباربوونیان کەمە کە دڵش پەشیمان بوومەوە بۆی هەیە بەکاری بێنێ بۆی کە بتوانێت عەتف و سۆز لەلایانی بەرامبەری بە تایبەتی یاسا بۆ لای خۆی ڕابکێشێت واشی کرد جدا باە مەسەن خۆی زۆر بە فەقیری پیشانداوشتوە لە کۆتایی وتی کاکە پەشیمانم ئەمە کێشەیەکە لە مناڵیەوە ئەگەر ئێمە خوێندنەوە بۆ برادرە بکەین لە مناڵیەوە و کێشەی لەگەڵ بووە هەتا ئێستا و وردە پەرەیستاندووە هەتا گەیشتوتە و جگایە کە شەهامەتی بەخۆی داوە کە بڕوە ڕێگری بکە و سلاحیشی پێ بتوانە هەڵیش تۆقێنە بەسەر کەساندا ئەگەر پێشیشی پێنەگیرێت وەکو جنابی حاکمیش باسییان کرد ئەگەر پێشی پێنەگیرێ و لە دواییدا سکاڵای لەسەر تۆمار نەکرێت زۆرتر هەموو شتەکانی ڕوونەبێتەوە بۆی هەیە سپێنێ کوشتنیشی پێوە ببێت و تاوانی زۆر گەورەتیش بەڵام هیوادارم لە سزن یارمەتی بکەن و فێرە کارێشتر بێ حتمما ڕاهێنانەوەی دەرونی یەکجار زۆر گرنگە کەوانە تۆ ڕابێنەوە شوێوانە شێواوی دەرونیان هەیە ئەو شێواوی دەرونیە دەبێت چارەسەری بۆ بکرێت دەستەکان خۆش بێت دکتۆر دەچینە سەر کەیسی سێەمەویش کەیسیشی تۆزێ سەیرە بەڕاستی دوو برادر بێکەوە دانیشتوونیان سەرخۆشە پێدەچێ دوای دەستدرێژی سەکسی دەکاتە سەر دەبێتە شەڕیان و یەکیان ئەویتر دەکوشێ با سەیری ئەو ڤیدیۆ بکەین زادەگەڕێنەوە. خەڵکی نیپالم بۆ کارکردن هاتوومەتە ئێرە ئەو کەسێک کە کوشتومە وەکو برایەک وابوو بۆم لێ خانوودا دەژیای ڕۆژێک لە کار دەگەڕامەوە ئەو لە ماڵەوە زۆر بێهۆش بوو بەردەوام مەی دەخواردەوە کاتێک سەرخۆش بوو پێی وتم با بچینە ژوورەوە نەمدەزانی مەبەستی چییە جلەکەی داکەند زۆر دەترسام هەوڵمدا ڕابکەم بە قایشەکەی لێیدام و هەوڵیدا بە چەقۆیەک ئازارم بدا منیش دەستەکانم گرت لە ناکاوم بەر بووەوە و لە ترسان لە ناوچەکە ڕام کرد لە دوای دە کاژمێر پۆلیس دەستگیری کردم من پێم وت هاوڕەکەس خواز نیم هەوڵمدا ڕابکەمە دەرەوە بەڵام ئەو زۆر مەست بوو هەوڵیدا ئازارم بدا بە چەقۆ و بە قایش دەیوت دەتکوژم دەستەکانیم گرت و ئەو بەر بووەوە هەرگیز تووشی حاڵەتی بەو شێوەیە نەبوومەتەوە بۆیە من زۆر پەشۆکام من تەنیا بۆ کارکردن هاتوومەتە ئێرە من خێزاندارم هەڵبەتە ئەمانە کرێکاری بیانین نیپالین بەیەکەوە ژیاون لە یەک خانوو بەپێی یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەم تومەتبارە دەکرێت بێگومان هەر تاوانێک لەسەر خاکی ئێمە ڕوو بدە کەسەکە بیانی بێسەر و هەرچی وڵاتێک بێ پرۆسی دادگایکردن و لێکۆڵینەوە لەسەر بەپێی دادگاکانی هەرێمی کوردستان دەبێت با بیانیش بێ مادامێکی جەریمەکە تاوانەکە لەسەر خاکی ئێمە ڕوویداوە بەپێی اختصاصی قلیمی کە لە مادە 6 قانونی عقوباتی عێراقی ئیشارەتی پێداوە هەر تاوانێک لەسەر خاکی عێراق ڕووبە کە هەرێمی کوردستانیش بەشێکە ئەو یاسایە جێبەجێ دەکات دادگایکردن و لێکۆڵینەوە بەپێی دادگاکانی ئێمە دەبێت ئەمە خاڵێک سەبارەت بەم کەیسە هەروەکو ئەوە جۆمانیشی نییە بەتەنیا بەڵێ ئەم کەیسە تەبەن ئەگەر بەو شێوەی کە خۆی باسی دەکات کابرا ویستوێتی دەستدرێژی سێکسی بکاتە سەر و لە حاڵەتی سەرخۆشبوون و ئەوانە و ئەمیش هیچ بوارێکی نەبوو بێ پەیوەندی بە سڵتەوە بکایە پەیوەندی بە خەڵکانێکەوە بکە ڕزگاریکەن ئەگەر ئەم هۆکاری کوشتن بێ ئەم کوشتبێتی ئەمە دەچێتە خانەی بەرگری ڕەوا دیفاع شەرعی ئەم کەسە هیچ تاوانێکی لەسەر نییە ئیعفا دەبێت لە تاوان و لە عقوبەکەشی بەمەرجێک دەبی بسەلمێندرێت تەوان ئەوش بۆ دادگا دەگەڕێتەوە سەلماندنەکەی ئەو کەسێک کە ئەگەر شاهید نەبێت لە ژوورەوە بێگومان ئەوە پرۆسەی تەشریح و طبی عەدلی و ئەوانە بێگومان ئەوە طبی عەدلی قسەی یەکلاکەرەوەی دەبێت بزانەوە کەسە چۆن کوژراوە ئایا ئەم خۆی کوشتووە ئایا ئەم کوشتوێتی چۆن بۆ هۆکاری کوشتنەکە ئایا بەرگری ڕەوای حدودی دیفاع شەرعی کە تەجاوزی کردووە نەی کردووە بەس بە شێوەیەکی گشتی ئەگەر کەسێک بێوێ تعدا لە بەرامبەرەکەی بکات بە تایبەت تعدای ناموس سزای ئەوە چییە دەستدرێژی سەکسی سزای چییە ئەگەر نەمرد بەمەزم بەس دەستدرێژی سەکسی بە ئەگەر کاتە سازە کسایەکەی چۆن دەبەوەی مرد
ئەوەی کە مرد ئەگە نەمرد بە ئەگە نەمرد بە ئەوە بێگومان مادەی دیکە لەسەر جێبەجێ دەبوو کە 393 اختصابی پێ دەڵێن بەڵێ ئەوش سزای خۆی هەیە و سزایەکەی دەگاتە زیندانیە دەڕات بۆ 10 ساڵ زیاتر اینجا بەس ئەمەی کە ئێستا مردووە ئەگەر لە ئەنجامی لێکۆڵینەوە دەرکەوت ینی بالفعلم کابراویستەتی دەست درێژی سێکسی بکاتە سەر بکوژەکە و بەکوژەکەش بە هیچ مەجالێکی نەبووە کە بێجگەلەوەی بەو شێوەی دیفاع لە خۆی بکە و کە کوژراوەکە بکوژێت هیچ تاوانێکی لەسەر نیە یافا دەکری ئەسڵ ئەگەر چقۆیەکەژی ئەو نەبێت لەوانێت چقۆیەکەی ئەو ئەوەی ئەگەر ئەم چقۆشی پێبیانی بەرگری لە خۆی بکایانی بە بەرگری دیفاعی شەرعی واجبە لەو حاڵەتانە لێرەش حکومەکرێ عراقی دەکرێت ئەو کار لێرە دادگای ئەکرێت بە پێی قانونی عقوباتی عراقی و پێ ئوسوڵ محاکەماتی عراقی دادگای دەکرێت لێرە یعفا دەکرێت یا سزا دەدرێت بە پێی قانونی ئێمە لێستەکان خۆش جنابی دادوەر بیانی هەن لە ئێوە لە زۆرن یان خۆی بەنسبەت تاوان زۆرا زۆرە لە بیانیەکان ئەو بیانانێ لە ئێمە تاوانێکە لای ئێوە هەن مەسەڵەن تاوانەکان چی وچێت مەسەڵەن زیاتر بەخەدەڕات بەڵام تاوانی کوشتنی شەیە بەڵێ هەروەکو جەنابی دادوەرگوتی بەبێ محلی جەریمەکەی ئەو یا ئەو سزای کە بەسەری دەسەسپێ دەبی لێرە تەواویکە ئەدی ئەوە ینی ئەوانەی حیلەی ئۆکۆنۆمی وشتووانەکان پارە خواردن و شتان ئەوانە ئەوی شەیە ئەو جۆرە زۆرە تاوانەکان بەڵام زیاتر ئەوانەی ئەزنەبی کە لێرکوانەنە لە ڕێگای علاقاتی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر قونسوڵخانەکان تەنها ئەوانەی کەس با بڵێن بۆ نمونە کەسێک سەر بە وڵاتێک بە قونسوڵی ئەو وڵاتەی دێتن سەردانی دەکاتن و ناتوانانی بەی شێوازێک داوای بکاتەوە بیباتەوە بە وڵاتی خۆی و یان حکومەکەی لەوێتەوە ئەوانی شوملی چاکسازیەوە دەکەن یارمەتیان باڵێ بەڵێ بەئاکیت کاک هەیە من یەک سزن ڕۆژانە چەندی تێدەچێ یەک تاک ڕۆژانە چەندی لێ سەرفەکەن بەگشتی بە حرەسەوە بە کارەباوە بە نانخواردنەوە بە هەمووشتەوە 17,000 زیاتر یعنی ئێستا و کوڕ ڕۆژانە 17,000 لەسەر ئێمەیە بەڵێ بەئاکیت خۆی بە پێشتر کە بەندی خانە بۆ ئێستا چاکسازیە بۆیە فراهەمکردن دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی سزادراوان زیاتر دابین دەکرێتن لە پێشووتر بۆ نمونە هەر سزادراوێک ئێستاکە بنکەی تەندروستی لە نێو چاکسازی هەیە هەموو ئێستا من وەکو هاوڵاتیەکی ئەو هەرێمە کە بچمە نەخۆشخانەی لەوانەیە سڕێی نەشتەرگەریەکەم 6 مانگ بی بەڵام بۆ سزادراوێک 3 ڕۆژە ناتوانین تاخیریکەین لێرکوانە دەرمان و پێداویستیە تەندروستیەکان ئەوە هەمووی حیساب بکەین و خواردن و شوێنی نووسن و دابینکردنی هەموو پێداویستیەکی سەرەتایی بۆ ئەو سزادراوەی بە زووترین کات دابین دەکرێتنەوەیش حکوومەتی 17,000 دینارە حکوومەتی هەرێم دەیدا بەڵێ بەکو خواردنە و فەواکەیە و دەرمانە و پاسەوانە و کارەبایە و سیارە و هەموو جۆرە هەر حەزم دەکرد بزانێ خەڵک بزانێ مەسروفی یەک ئەوەی لە سزنە چەندە مەسروفی چەندە حەزم دەکرد پێناسەیەکی دەستدرێژی سەکسی بکەیت لە زانستی دەرونیدا دکتۆر دەست درێژی سێکسی لە ڕووی زانستی دەرونیەوە لە شێوازی تیۆریەکانی دەرونی دەروونناسیەوە هەر کامێکیان بە جۆرێک تێدەڕوانێتە قەزیەکە ئەمە ئەگەر ئێمە بێنی ڕگەزی بۆ ڕگەز دەگۆڕێوەنیە بەڵێ بە ڕگەز پیا بێ شتێکە ینی پیا و منداڵێک بێتن شتێکە بێگومان کاتێککە لە بواری ئازار یاتون دوتیژی سێکسی ئێمە قسە دەکەین ئازار یاتون تیژی سێکسی بە شتێک دەگوترێت بە کردەوەیەک دەگوترێت کە کەسێک بە مەبەستی ئەوەی کە بۆ خۆی چێژ وەربگرێت دێنێ کەسێکی دیکە بۆ بەردەستی خۆی دەخات و زۆڵمی لێ دەکات ئەوە پێی دەکوترێت پێناسەکەی بەو شێوازەیە جایتر لە هەموو شێوازەکانی لە جنێودانەوە بیگراگە چێژی تێدا بێت لەوەی کە کەسێک خۆی ڕوود دەکاتەوە خۆی نیشان دەدات تا دەگاتەوەی کە بە دەستدرێژی سێکسی ئێمە باسی لێ دەکەین کە بەداخەوە ڕێژەکەشی کەم نییە لە ئاستی عالەمیدا بەرامبەر بە کەسەکان جا وانییە کە بڵین بەرامبەر بە ئافرەتان بەرامبەر بە ڕێگەزی نێرێژ ئەو حاڵەتانە ڕوودەدات ئەو کێشەشێ بڵێ بێگومان ئاژەڵی شێ لەناو ئەوەی زانستی دەرونی دەستدرێژی سەکسی زەر ئاژەڵ ئەویشمان هەیە هەر کردەوەیە کە بتوانێت کەسێک یا ئاژەڵەیەک یا هەر شتێک بەکار بێنێ بۆی کە تامچێش بێن زۆڵمیش لەوێ بکات ئێش بەوی بگەێنێ
باشە دکتۆر ئەو جۆرە مرۆڤانە ئەوانی ئەو شتیان تێدا دەستدرێژی سەکسی دەکەنە سەر خەڵکیتر چۆن یارمەتیان دەدەن مەسەن ئەو یارمەتی پێویستە ئەمە لە ڕووی دەرونیەوە پێی دەکوترێت ئەویش دووبارە نوعەیەک دەروون ئالۆزیە کاتێک کە من دەڵم دەروون ئالۆزی بێگومانیانی چارەسەری دەرونیشی هەیە کاتێک کە باز لە دەروون ئالۆزی دەکەین بێگومان چارەسەری دەرونیشی هەیە لەم حاڵەتی ئەم کەیسێدا وەکو باسی کرد دەڵێ مەی خوار بووە وە مەیەکی زۆری خواردبوو و هۆشی لە خۆی بڕابوو دەنا برادرم بوو زۆریشم خۆش دەویست زۆریشی لەگەڵ ڕێگە بووم ئەوەی کە کوتی مەی خواردوێتەوە بێگومان ئەمە حاڵەتەکەی دەگۆڕێ یعنی دەسەڵاتی بەسەر خۆیدا نەبووە و نەیتوانیوە ئەو حەز و ئارەزوانەی کە هەیەی ئەگەر لە ڕادە بە دەرن و سنوور بەزێنن ئەمانە بێنێ پێشگیریان لێ بکات ئەمە دەگەڕێتەوە بۆەوەی کە دەگەڕێتەوە بۆ ئەو مەسلەیە ئەگەم بێن ملای چاکسازی یاین بە چاکسازی بۆ کۆمەلگای خۆمان بێگومان ئەو کۆمپانیایانە ئەو شەریکانەی کە ئەم کەسانە دێنێرە دەبێت بەرپرسیار بن لە چەند درۆوە یەکیانەمەی کە پێشەوەی کە بیهێنێرە هەڵسەنگانی دەرونی بۆ بکات هەر کەسێک نتوانم بێنە نێو کۆمەلگای ئێمە کە لەگەڵ مناڵەکانمان لەگەڵ خاو خێزانەکانمان لەگەڵ هاوژینەکانمان ئەوانە دایمو دەرهەم لەگەڵ یەکتری دەژین کاریگەری دەرونی سەر و کەسە دەبێت دوای ئەو دەبێت کاتێک کە هێنایە ئێرە بەردەوام ئەو کۆمپانیا بەرپرسیار بێ بەرامبەرەوەی کەمتابێژی هەل لای ئەوان نیە لە کۆمەلگای ئێمەش بێگومان ئەو متابعە لەسەرکردنە بە بەردەوامی لەسەر ئەو کەیسانە لەسەر ئەو ئەو کارگەرانەی کە ئەو کرێکارانەی کە دەیانهێنن ئەو متابعی بەردەوامە یەکجار زۆر گرینگە بکرێ دەنا تووشی ئەو حاڵەتە دەبێت بۆی هەیە ئەو کەسە تووشی خەمۆکی بوو بێت بە مادەی کحولی بیهێوە خەمۆکیەکەی بڕەوێنێتەوە لەوێدا حەز و ئارەزوویەکی بۆ ساز بۆ کە حەز و ئارەزوەکەی هانی داوە بۆ ئەو کار دکتۆر ژیان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ میوانان سپاس بۆ برایانی پۆلیس سپاس بۆ ستافی پرۆگرام بە هیوای دیدارێکی تر شەو شاد.